درشات نامق او شروع بكاري سياسيه لسليماني الجلمه قاعد درشات دماتا باش به هلبته يعني سيناريو جواز هي لم هالبجارنا براستي جيجي سرنجه بنمونه خم زور لس شرباجر جام بين 6 سال يعني لو هيك مسيحيش نيه تنانا فرمان بريج بي بروانا كم قد سردانيا ويش كل بو سردانيش بو سيرانيش كواتا بو لوي زياتر لهزار كس دنگ به كانديدي ريان كلداني ددن ام بيش هاتنا هاولدان بو اوي ريان كلداني خاوان نفوذ بكريت لبرلماني كردستان للاين يكتيا و چمرمي كلا پشتوي سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کوردستان 24 لە ڕاستیە مەسلەی کورسی کۆتاکان کە گەڕایەوە بۆ دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق ینی ئومێ دەکرا کە ئەم کورسیانە لەلایەن خۆی هەرچەند هەبوونی کورسیەکان لە پەرلەمانی کوردستانە لە ڕاستیە هەبوونێکی ڕەمزیە چونکە 5 کورسی یا 10 کورسی لە پەرلەمانی کوردستان قورسایەکی ئەوتۆی نییە کە بتوانێت هەیمنەی ئەو پێکهاتانە بسەل هەیمنەیان پێبدا لە ناو پەرلەمانە لە کۆتاییە پێویستیان بەوە هەیە کە لەگەڵ زۆرینەی پەرلەمانیا بن و لەوێەوە مافەکانی خۆیان دابین بکەن بەڵام گەڕانەوە ڕەمزیەکەی گەڕانەوەکەی لە ڕووی ڕەمزیەوە جۆرێک لە دەستکەوت بوو هەم بۆ پێکهاتەکان هەمیش بۆ ئیرادەی کوردستانی کە ئەمانە نوێنەرایەتی خۆیان هەبێت لە پەرلەمانی کوردستانە بەڵام لە ڕاستیە وەک ئەبینین پێشتر کۆمەڵێک لایەنی سیاسی باسییان لەوە ئەکرد کە ئەم کورسیانەی کورسی پێکهاتەکان لەلایەن خودی پێکهاتەکانەوە دەنگی پێنادرێەوە ئیستیغرال ئەکرێت لەلایەن حیزبە گەورەکانەوە بەتایبەتی لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بۆ ئەوەی کە دەنگی پێئداوە خەڵکی نزیک لە خۆی ئەکات بە کاندید و هەر بەو بیانوەش مەسەن کاتی خۆی لە دادگای فیدراڵی ئەو سکاڵایە تەقدیم کرا و جۆرێک لە هەڵوەشانەوە ڕووی لەم بابەتە کرد بەڵام ئەبینین لە یەکەم تەجروبەی دوای دابشکردنی کورسیەکانی پەرلەمانی کوردستان بەسەر چواربازنەوە لە ناویشیا کورسی پێکهاتەکان خودی ئەو لایەنە سیاسیانە بەشێک لەو لایەنە سیاسیانەی کە ئەم بانگەشەیان ئەکرد زۆر بەزەقی و بە شێوەیەکی زۆر خراپتر لەوانەی پێشوو لە ئەزمونونەکانی پێشووتر ئیش لەسەر ئەمە ئەکەن و هەندێک هێز کە نامۆن بە هەرێمی کوردستان و بڕوایان بە قوارەی سیاسی هەرێمی کوردستان و بە مافە دەستوریەکانی دانپێدنراو لە دەستوری عێراقا بەنسبەت هەرێمی کوردستانەوە نییە ئەبن بە خاوەنی کورسی ئەو پێکهاتانە یا هەوڵ ئەدەن ببن بە خاوەنی کورسی ئەو پێکهاتانە لە ڕاستیە بەپێی یاسای هەڵبژاردننی کوردستان و بەپێی عرفی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەو هێزانە لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستانە بەشداری ئەەکەن کە بڕوایان بە ئامانجەنەتەوەی و نیشتیمانیەکانی خەڵکی کوردستان هەبێ بە هەموو پێکهاتەکانیەوە و بەڕوایان بەو مافە دەستوریانە هەبێ کە بۆ هەرێمی کوردستان لە دەستوری عێراقا دابین کراوە مەسلەی فێدرالیزمی عێراق مەسلەی ناوچەی کێشە لەسەر و جەناکۆک و ناوچەی کوردستانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەم هێزانە پێویستە پرۆسی سیاسیا بن ئەم هێزانە پێویستە ئەم هێزانە بەڵێ لە سنووری پارێزگای دۆی ناوچەیەک هەیە لە ئەم هێزانە دەبێت ئیجازە بدە کەرم بەڵێ ئەم هێزانە پێویستە لە پرۆسی سیاسی کوردستانە بەشدار بن کە بڕوایان بەم ئامانج و بەم بنەمایانە هەیە کە هەرێمی کوردستانی لەسەر بنیات نراوە کاتی خۆشی زوو بەرەی تورکمانی مەسەن بایکۆتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی یەکەمی کرد بایکۆشتی پرۆسی سیاسی کرد لە کوردستان چونکە بڕوای بە ئامانجەکانی هەرێمی کوردستان و ئەسڵەن بڕوای بە قواری هەرێمی کوردستان نەبوو ئەو کاتە بۆیە هەبوونی هێزێک لە ناو پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە کە بڕوای بە خودی هەرێمی کوردستان و قوارەکەی نییە و ئەمە بەڕاستی جۆرێک لە ئیسیفهام دروستەکە لەسەر هەڵوێستی ئەم هێزەوە پێویستی بەوە هەیە کە بەڵێ کاتە شە بە یارمەتی پرسیاری زۆرم هەیە ئێمە زیاتر لەسەر ئەم مەسەلەیە ڕاستی بە خۆیاندا بچنەوە بەڵێ هەڵبەتە ئەمە بابەتێکی فراوانە کۆمەلگایەک لە سنووری پارێزگای دۆی کە کۆمەلگای کانەیە تەنانەت ئەو کۆمەلگای زۆر نفوسی مەسیحی لەوێ زۆر زیاترە لە نفوسی هەر هەمووی سلێمانی کەواتە بوو لەوێ کورسیەکە بوو لە دوویکیش کورسیەکە بارحاڵ ئەگەر ئێمە باسی هەڵبژاردن بکەین ینی دوێنێ هەڵبژارد دەنگدانی تایبەت لە دەنگدانی تایبەت ئیجازە بێت یەکشم لەسەر ئەو دابشکاریە بەڕاستی دابشکاری کورسی پێکهاتەکان لەسەر دابشکاری کورسی پێکهاتەکان لەسەر بازنەکانی کوردستان
دابشکاریەکی هەڕەمەکی بوو، دابشکاریەکی مەدروس و دراسەکراو نەبوو، دەنا بەو شێوەیە نەئەکەوتەوە کورسی پێکاتەکان و تەواوی کورسیەکانی کوردستانیش کورسە گشتیەکانیش لە ڕاستیە هەر جۆرێک لە ئیسیفامی لەسەر بوو لە دابشکردنیە، بۆیە کۆمیسیۆن جۆرێک لە عەجەلە و لە پەلەی کرد لەوەی کە هەڵبژاردنەکە لە کاتی خۆی بکرێت و هەرێمی کوردستانیش پێخۆش بۆ هەڵبژاردنەکە بکرێت. دەنا پێویستە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان یاخود خولی داهاتوی پەرلەمانی کوردستان خولی نووسنەوەی دەستور بێ و ئەم کێشانە لەناو دەستور چارەسەر بکرێت، هەم مافی پێکاتەکان هەم گەرەنتیکردنی نوێنەرایەتیکردنیان لە ناو پەرلەمان و دام و دەستگا تەشریعی و تەنفیزیەکانی کوردستان، هەمیش ئەو پابەندکردنی پێکهاتەکان هەموو پێکاتەکانی کوردستان و ئەو حیزبانەی کە خۆیان بە نوێنەری پێکاتەکانی کوردستان ئەزانن پابەندکردنیان بەوەی کە بڕوایان بە ئامانج و بە مافە ڕەواکانی خەڵکی کوردستانە بێ لە فیدرالیزم لە مەرحەلەیە لە زوڵم و ستەمێکە لە تاریخا لە کورد کراوە، لە گێڕانەوەی ناوچە کێشە لە سەرەکان و ناوچەدا بڕێنراوەکانی هەرێمی کوردستان، لە جێبەجێکردنی تەواوی بڕگەکانی دەستوری عێراق تایبەت بە هەرێمی کوردستانەوە. هەر هێزێک لە دەرەوەی ئەم پرینسیپانە بوو بە پێی دەستور ڕێگەی بگیرێ لەوەی کە بەشداری بکە لە پرۆسی سیاسی کوردستانە و هێزی تر نەبێ بە کەڤەر بۆی بۆ ئەوەی بیهێنێتە ناو پرۆسی سیاسیەکەەوە و نفوزی بەڵێ کات دەشات ئەوەی دوێنێ ڕوویداوە لە هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە کە لە ئەنجامی هەڵبژاردننی تایبەتدا شەڕەبوو کستێ کەوتووە بێگومان هێزە ئەمنیەکان ڕێگر بوون لەوەی حتا چاودێری لایەنە سیاسەکان دەرکراون، بەرپرسە باڵەکانی ئەمنی هاتوون بە زۆری بە هێزە ئەمنیەکان و توە دەبێت دەنگ بدەن و وێنەش بکرن. فەرموو لە سلێمانی 18,000 دەنگی باتڵ دەرچوو لە هێزە ئەمنیەکان. ئەم سیاسەتە فعلاً لە بەرژەوەندی کێدایە؟ لە ڕاستیە کۆمیسیۆن بەشێکی زۆری ئەو جۆرە با بڵێن لە خروقات کە لە هەڵبژاردننی دەنگدانی تایبەت کراوە بەشێکێکەوێتە سەر کۆمیسیۆن و بەشێکێکەوێتە سەر ئەوەی کە ئیجراعاتی کۆمیسیۆن ئیجراعاتێکی توند نییە بەرامبەر پێشەرکاریەکانی هەڵبژاردن، چونکە لە ڕاستیە کۆمیسیۆن ڕێنمایی هەیە و پێویستە پابەت بێ بەم ڕێنمایانەی خۆیەوە. بەداخەوە بەشێک لە ڕێنمایەکانی کۆمیسیۆن ڕێنمایی لاستیکی بوون، یعنی ئێمە ئەمان بینی لە نوێنەری کۆمیسیۆن یاخود بەرپرسەکەیان لە هەرێمی کوردستان ئەیوت بەکارهێنانی مۆبایل و بردنەژوورەوەی مۆبایل قەدەغەیە. لەو لاوە سەرۆکی کۆمیسیۆن چەند دقەیەک دوای ئەیوت بە بردنەژوورەوەی مۆبایل ئاساییە بەڵام بەکارهێنانی قەدەغەیە. لە کاتێکە ڕێنمایەکەیان 1-2 مانگە بڵاو کردوێتەوە و باوردی لە کراڵەکانی ڕاگەیاندن بڵاو کراوەتەوە، بۆیە بەڕاستی ئەمە ینی ئەرکێکی قورس ئەخاتە سەر کۆمیسیۆن و کۆمیسیۆن ئەخاتە ژێر پرسیارەوە کە ئەو ڕێنمایانە بۆ وەکو خۆی جێبەجێ ناکرێن بۆ ئەوەندە واضح نین کە قسەی جیاواز هەڵبگرن. ئایا ئەمە تەحەیوزی کۆمیسیۆنە؟ ئایا ئەمە بەسەراتیەپەڕینە؟ ئایا ئەمە نەشارەزاییە لەوەی کە کۆمیسیۆن لە عێراق و هەڵبژاردننی کوردستان بەڕێوە ئەبا؟ ینی ئەمانە خاڵی گرنگن و ئەمانش وای کرد کەوا هەم لە هەڵەبجە هەم لە شوێنەکانی تریش ئەو پێشەلکارانەی کە ڕوویداوە وەک پێشەلکاری مامەڵەی لەگەڵا ئەکرێ فعلا پێشەلکاریشە ڕووی داوە ئەبینین ئیجراعاتەکانیش ئیجراعاتێک نەبوون کە گرنتی دووبارە بوونەوەی نەکرێت لە هەڵبژاردننی گشتی و لە هەڵبژاردنەکانی داهاتووە. ئیزافاکەم بەشێکی زۆر لەو لایەنە سیاسیانە بەشێکی زۆر لەو لایەنە سیاسیانە مثلا پێشتر یعنی مژدەی گەورەیان بە خەڵک ئەدا و خەڵکیان وا ئومێدەوار کردبوو کە ئیتر ئەمە کۆمیسیۆنی عێراقە و ئیدی تەواو تەزویرات ناکرێت وەک پێشەلکاری ناکرێت و هەموو شتێک دنیا شامی شەریفە. طبعا ئەمانە ئەزمونیان هەیە لە 2018 وایان کرد، بەڵام بینیمان کاتێک کە هەڵبژاردن کرا و دەنگەکانیان فەوتێن راو بەڵێ کات دەشات گەلێک سپاس بەرز دڵشاد نامە شەڕۆبەکاری سیاسی لە سلێمانی. گەلێک سپاس کات دەشات.